همو پیاوی اصل وای حەزی بە ئافرەت هەبێ ئەو پیاوی حەزی بە ئافرەت نییە چییە یا پیاو نییە یان نێرەمووک و ئەو پیاوەی حەزی بە پیاوە و فیتڕەتی تێک چووە ئەو تەزیینە فیتڕیە کە ئەڵڵا جەل جەلالوهو لە ناوی دایناوە تێک چووە تایی مەدرێ بەڵێ تایی مەدرێ بۆیە ئەوانەی ئەڵێن هاوڕەگەزبازی جیناتە و گۆڕانکاری بەسەرانایە درۆکن سە لە بەریتانیا نەخۆشخانەیەک هەیە بۆ چارەسەری هاوڕەگەزبازی تازەترین راپۆرتی کە ساڵی 2020 بڵاوی کردەوە وتی لە 165 ئەو هاوڕەگەز خوازانەی ڕوویان تێکردوین بۆ عیلاجمان کردوون و چوونەتەوە سەر فیتڕەتی خۆیان بەڵام ئاگادار بنەتەوە یەکگرتووەکان ئەم 2022 ئەمری پێکرەوە نەخۆشخانەیە بێ داخن باشە نابێ خەڵک چارەسەر بێ با هاوڕەگەز خواز بێ قەیچێک با هەبن با زیاکەن قەیچێک ئێمە حەزەکەین زیاکەن بۆیە هانیدان مزاهرەکەن و داوای مافی خۆتانکەن کاتە شتەکە نەخۆشیە عیلاجیشی هەیە داوەتا لە وڵاتی خۆشمانە ئەمەنە دژی ئینسانیەتن عیلاجیان ناکەن ئەیانوێ بەو نەخۆشیە بمێنەوە ببێنەوە و بەبێ هیچ چێژێکی طبیعی سەر بنێنەوە و بگەڕێنەوە بۆ جەهەنەم بڕۆن وەکو چۆن قەومی لووت گەڕایەوە بۆ جەهەنەم ڕۆی واضحە بابەتەکە بڕۆن دیراسەی بکەن هاوڕەگەز خوازی عیلاجی هەیە ئەگەر تێکچوونی طبیعەت و فیتڕەت بێ دێتەوە چونکە لە ئەساسا ئەڵڵا جەل جەلالوهو پیاوی وا داناوە ژنی بێ ژنیشی وا داناوە پیاوی بێ ژنی وا خەلق نەکردووە ژنی بێ پیاویشی وا خەلق نەکردووە پیاوی بێ طبیش خۆی وا ئەڵێ بەڵام ئەم جینات و فیتڕەتە کە تێک چوو چارەسەرەکرێ هەیانە لە ڕووی دەرونیە و فیتڕیەوە هەشیانە لە ڕووی فیسیۆلۆجیەوە ئەو جەستەیە بە عەمەلیاتێک وەکو خۆی لێتەوە طبیعیە بێتەوە و لە شەرعیشە ئەو کەسەی کە یەکلایی نەبووەتەوە نێرەیامێ زانایانە فەرموون هیچ ئینسانێک نییە هەردوو لایەنەکەی وەکو یەک بێ ئیلا جانیبێکیان زاڵە کە جانیبێکیشیان زاڵ بوو حکمی ئەدرێتە پاڵ کامیان بۆ جانیبی کە زاڵە و ئەمڕۆژ تو بەڵێ توانین بیکەی بۆ جانیبەی کە زاڵە و زۆر طبیعیش دەرچێتەوە و ئیشی خۆشی بکە بەڵام نایکە چونکە ئەمانەی کە هاواری ئینسانیەتەکەن درۆکەن طبعا ئینسانیەتیش دینە ئینسانیەت دینە هەنێک کاڵێن ئینسانیەت لە پێش هەموو شتێکەوە ئینسانیەت لە پێش هەموو شتێکەوە دینێک کاڵ نەخەڵەتی بی نەخێر ئینسانیەت لە پێش هەموو شتێکەوە نییە بۆ إن الإنسان كان ظلوما جهولا إنسان ظالم جاهلا هي أونية لبيش ديني شو بي لبيش شرعي شو بي لبيش عقلي شو بي لبيش فطرتي شو بي لبيش همشتكو جاء أمانا لقل أو ديني خوشيان دروكا دجيا وستنوا پرا بو هاورگز خوازي عدن بوچي هاورگز خواز من عاليه بي نهي بێ سەرۆکی زیمبابۆی دوو هاوڕەگەز خوازی گرت خستنیە سجنێکەوە وتی مناڵێکتان بوو وەرنە دەرەوە هێڵم بژین ئێوە ناڵێن ئێمە خێزانین زەواجمان کردو فەرموو بە مناڵێکەوە وەرنە دەرەوە بەرتانەیەم ڕاستەکە دوای هەردووکیان بۆی بەربن دیان وەڵی کاکە درۆمان کردو سەرمان نای لە بەرد و فڵانە ڕێکخراو پارەی یاینێوا بڵێن و داخوا هەردووکمان پیاوین و حەزەکەین ژن بێنین و مناڵمان لەوان بێ ئازادمان کە دانیان بە غەڵەتی خۆیان هەنا شەقە زانەیە هاوڕەگەز خوازی ڕاستەیە درۆیە ئەگەر حکومەکەی تەطبیق ئەکرێ وەکو حکمی قەومی لووط کە ئیبن عەباس و ئیبن عومەر باسیەکەن ڕەجم ئەکرێ و هەڵەدرێتە خوارەوە لە بینایەکەوە بەخوا کەس ناوێرێ بڵێ من هاوڕەگەز خوازم بەڵام کە تۆ دژی ئینسان بووی ئەڵەی تۆ وەکو ئینسانێکی پیاو با هیچ نەوە و نەسلێکە نەبێ بڕۆ پیاوێکی تر بێنە تۆ وەکو ئافرەت با هیچ نەوە و نەسلێکە نەبێ بڕۆ ژنێکی تر بێنە بەو شێوە ڕەچەڵەکی هەردووکیان کوژایەوە هەر چواریان دوو پیاوەکە و دوو ژنەکەش بێەوەی هیچ نەوەیەکیش هەبێ بەڵام ئەڵڵا جەل جەلالوهو فەرمێ ئێمە لە ژن و پیاو چیمان دروست کردووە وبث منهما رجالا كثيرا ونساء هەڵمە خەڵەتێن بۆ شیعارانە ئێستا دینێکی کەشیانەناوە بۆ ژنان بە تایبەت دینی فێمەنیستی یعنی نەسەوی
يعني ژن سالاری ژن سالاری بۆ هێناویانە بۆ ئیسلامەکەی تۆ تاوانبارکەن بە پیا و سالاری بۆ هێناویانە تەنها لەبەرەوە هێناویانە باشە ئەم ژن سالاریەی تۆ ئەیڵێ لە چیا خۆیە بینێتەوە بەڕووتیش بسوڕێمەوە من ئەخلاقمێ بەڕووتیش بسوڕێمەوە من ئەخلاقمێ یان وەکو ئاژەڵ بەڕووتیە سوورێتەوە میش ئاسوورێمەوە ئەو وەختە ناڵێن تۆ نەک هەر ئەخلاق نییە بەڵکو عەقڵیش نییە چونکە ئاژەڵ عەقڵی هەبێ خۆی دابۆشێ عەقڵی هەبێ خۆی دابۆشێ باشە ئەی پیا و سالاریەکە کامێ بۆچی ناڵێژن بە ئارەزوی خۆی فعل و فەساد و بێخلاقی بکە ئەبێ ڕێی بە دەرچێ هەرچی ئەوێ بیکە ئەمەیان ناونەوە پیا و سالاری کە خۆی ژن پاراستنە خۆی ژن پاراستنە ئەی باشە ئەم ژن سالاریە کێ سەرپەرشتیەکە مەجموعەیە پیاو مەجموعەیە پیاو قەوامن بەسەریانەوە ئەڵێن ئێوە وەرنە دەرەوە لە ماڵەکانتانەوە بەدڕەوشت و بێخلاق بن ئێمە بەهێز و دەسەڵات و بازی خۆمانەتان پارێزین فەرمون خەریک بن وەرنە شێڵتەرەکانمان حرەسەکانتان پیاوە ئەگەر تۆ ژن سالاری تەوێ حرەسەکانیت نەوێ بیگۆڕبی کە بەژن ئەگەر ژن سالاری تەوێ هانامە بۆ پیاو بڵێ وەرە سوڵتەی پیاو فریام کەوە خۆ لەشکری ژنان دروستکەوە بەرامبەر لەشکری پیاوان بۆ سەبزانی چێکی درۆکەن ئەمانە هەمووی دینە ئەمە هەمووی دینە ماسۆنیەت دروستیەکە بۆ دژایەتی ئیسلامەکەی تۆ